ئامادەبوانی بەڕێز ئەم کاتتان باش بە ناوی سەرۆک و سەرکردایەتی یەکێتیەوە بە خێرهاتنی هەمووتان دەکەم بۆ یادی 48 ساڵەی دامەزراندنی یەکێتی. یەکێتی لە قۆناغێکی قەیراناوی و پڕ لە نائومێدی بۆ خەڵکی کوردستان دروست بوو. لە ساڵی 1975دا بێهیوایی هەموو کوردستانی گرتبوو. دامەزراندنی یەکێتی و هەڵگرساندنی شۆڕشی نوێی گەلەکەمان هیوای گەڕاندەوە. هاوتەریب لەگەڵ خەباتی یەکێتی بۆ ئازادکردنی کوردستان، یەکێتی لە مێژە بەهاکانی ئاشتی، دیموکراسی، مافی مرۆڤ و مافی چارەنووس وەک بنەمای سەرەکی بۆ کاری خۆی دیاری کرد. ڕوخانی ڕژێمی سەدام لە ساڵی 2003 سەردەمێکی نوێی دەست پێ کرد و لەگەڵ هیوایەکی نوێدا دەرفەتی نوێ و چاوەڕوانی نوێ هاتە ئاراوە. دەتوانین بڵین بنەما دامەزرێنەرەکانی ئاشتی، دیموکراسی، مافی مرۆڤ و مافی چارەی خۆنووسین ئەمڕۆژ وەک ساڵی 1975 پەیوەندیدارن و پێویستن. هەر بۆیەش دوای 10 ساڵی پڕ لە کێشە و ئاڵۆزی بۆ یەکێتی، زیاتر لە 10 ساڵ کە دامەزرێنەر و ڕێبەری یەکێتی نیشتمانی کوردستان سەرۆک مام جەلال نەخۆش کەوت و بەداخەوە کۆچی دوایی کرد، قۆناغێک کە قارەمانێکی گەلەکەمان کاک کۆسرەت و خانمە پۆڵایەنەکەی یەکێتی هێرۆ ئیبراهیم ئەحمەد هەم نەخۆش کەوتن و هەم ناچار بوون دوور بکەونەوە لە سیاسەت، دوجار هیوا و سەقامگیری بۆ حیزبەکەمان دەگەڕێتەوە. بە سەرکردایەتی کاک بافڵ و بەهێزێکی نوێ جارێکی دیکە هیوا دەگەڕێنینەوە بۆ ئایندەیەکی گەشتر بۆ خەڵکی کوردستان. ئەمڕۆ وەک ساڵی 1975 کوردستان پڕ بووە لە بێهیوایی لە داهاتوو. نادڵنیایی و دابەشبوونی ناوخۆیی لە هەموو شوێنێکدا هەیە. لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی چاوەڕوانی لەلایەن خەڵکەکەمانەوە. پەیامەکە ڕوونە، پێویستە کوردستان باشتر بێت، دەبێت باشتر بین. یەکێتی نەک هەر لە پرینسیپەکانی ئاشتی و دیموکراسی و مافی مرۆڤ یەکێتی نەک هەر پرینسیپەکانی ئاشتی و دیموکراسی و مافی مرۆڤ نوێ دەکاتەوە، بەڵکو و پاڵپشتیمان بۆ ئازادی ڕادەربڕین و پشتیوانی لە کۆمەڵگایەکی مەدەنی بەهێز و پشتیوانیمان بۆ مافی ژنان و باوەڕبوون بە شەفافیەت و گرنگی ڕقابەی گەلەکەمان بەسەر دەسەڵاتدا زیاتر دەکەین. یەکێتی هەوڵ دەدا کێشەکان بە گفتوگۆ چارەسەر بکە. ئێمە پێمان وایە هێزی کوردستان لە بەهێزبوونی لایەنە کوردستانیەکان لە بەغداوە سەرچاوە دەگرێت. ئابووریمان بەهێز دەبێت ئەگەر لە ڕووی ئابووریەوە لەگەڵ عێراقدا یەکگرتوو بین. داهاتوومان مسۆگەر دەبێ ئەگەر مافە دەستوریەکانمان لە ئاستی فێدرالیدا مسۆگەر بکەین. بۆ ئەوەی ئێمە لە بەغدا بەهێز بین دەبێت لە کوردستانیش یەکگرتوو بین. و لەم ڕۆژەدا جارێکی تر دەستی دۆستایەتی بۆ هەموو خوشک و برایەکانمان لە پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان درێژ دەکەینەوە و داوا دەکەین کە دووبارە دەست بە دیالۆگێکی نیشتیمانی بکەینەوە. هەڵوێستەکانمان یەک بخەین و با پێکەوە کار بکەین بۆ ئەوەی باشترین خزمەت بە خەڵکی کوردستان بگەێنین. ڕووداوەکانی ئەم دوایەدا دەریان خستووە کە سیاسەتی قۆڵبادان و فەرزکردنی ئیرادە بەسەر یەکتریدا تەنها دەبێتە هۆی شکستی بە کۆمەڵ. کەواتە لەگەڵ ئامادەکاری بۆ هەڵبژاردن و بەڵێ هەڵبژاردنیش دەبێت لێرە کۆبووینەتەوە و ئەمانەوێ بۆ کادرانی خۆمان و دۆست و حتا نەیارەکانیشمان ڕوونکەینەوە کە یەکێتی بەردەوام دەبێت لە تێکۆشان بۆ ئاشتی و بۆ دیموکراسی، بۆ مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین، بۆ کۆمەڵگایەکی مەدەنی بەهێز. ئێمە بەردەوام دەبین لە بەرگریکردن لە مافەکانی ژنان و هەوڵەکانمان لە بەغدا چڕتر دەکەینەوە. دڵنیام داهاتووی یەکێتی و کوردستانەکەمان لە چوارچێوەی عێراقێکی فێدرالیدا بەهێزتر دەبێت، هەر وەک چۆن لە ساڵی 1975دا جارێکی دیکە هیوای هاوڵاتیانمان دەبینەوە. درود بۆ گیانی پاکی شەیدان، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.